بینانی بەڕێز خۆشەویستانم ئەم کاتتان باش. 8 مارس ڕۆژی جیهانی ژنان لەم ڕۆژەدا کۆمەڵێک پرسی گرنگ سەبارەت بە بابەتەکانی پەیوەست بە کێشەکانی ژنانەوە دێتە ئارا. ئێمە لەم بەرنامەیە گفتوگۆکەین سەبارەت بە ڕۆڵی ڕێکخراوەکانی ژنان لە چارەسەرکردنی کێشەکانی ژنان لە کوردستانە. ئێمە لەم بەرنامەیە پرسین ئایا ڕێکخراوەکانی ژنان داخۆشیکەرێکی ڕاستەقینەن لە بەرژەوەندی و مافەکانی ژنان لە کۆمەلگای کوردیدا، یان ئەم ڕێکخراوانە نوێنەری بەرژەوەندی هێزە سیاسیەکانن لە ناو تۆژی ژناندا. ئایا ڕێکخراوەکانی ژنان لە هەرێمی کوردستان تا چەند توانیوانەی هێزی فشار بن بەسەر ناوەندی بڕیاری سیاسی و بەسەر پەیوەندی کۆمەڵاتەکان لە هەرێمی کوردستاندا، یان بە پێچەوانەوە ناتوانیەوەی هێزێکی فشاری ڕاستەقینە بن و لە پاراوێزی بڕیاری سیاسی و بڕیاری یاسایی هەرێمی کوردستاندا ئەژین و کار دەکەن. ئایا ڕێکخراوەکانی ژنان سەنگەری ڕاستەقینەن بۆ ڕخنەگرتن و ڕوبەڕووبوونەوە لەو نەریت و بەهایانەی کۆمەلگا کە پێچەوانە و ناتەبایە لەگەڵ ماف و بەرژەوەندەکانی ژناندا، یان کەوتونەتە جۆرێک لە سازشکردن لەگەڵ ئەو بەهایانە و خۆگونجاندن لەگەڵ ڕتمی گشتی کۆمەلگادا ئەگەرچی ئەو ڕتمانە لەگەڵ ماف و بەرژەوەندەکانی ژنانیشان نەگونجێت. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری هەریەک لە بەڕێزان ستار عارف ڕۆژنامە نووس و چالاکوانی بواری ژنان و کنێر عەبدوڵڵا سەرنووسەری ڕۆژنامە گۆڤاری تاوەرمان کردووە بەخێرات لێم وڵاتتانە کرد. کنێر خان ئەمەوێت لێت بپرسم ڕۆڵی ڕێکخراوەکانی ژنان و کاریگەریان لە خزمەتکردن و چارەسەرکردنی کێشەکانی ژنان لە هەرێمی کوردستان بێگومان گفتوگۆی زۆری بە دوای خۆی هێنا و بابەتی زۆر جیاوازی وروژانەوە. یەکێک لەو پرسانەی کە چاودێران لەسەرتا ئیشی ئەم ڕێکخراوانەوە تا ئێستا وروژان دویانە ئەوەیە کە ئەم ڕێکخراوانە ئەوەندەی نوێنەرایەتی بەرژەوەندی هێزە سیاسەکان و ئەو حیزبانەکان کە ئینتیمای سیاسیان بۆی هەیە ئەوەندە داکۆچیکەرێکی ڕاستەقینە و بەرگریکەرێکی ڕاستەقینە نەبوون لە مافە بتونیەکانی ژنان لە هەرێمی کوردستانە. حەزەکەم تێگەشتنی بەڕێز بەرەزی بەڕێز لە دوو بڕکەوە تەسەوری من پێک هاتووە بەرگەیەکی لەسەر ڕۆڵی ڕێکخراوەکان لە ئێستایا چیە و دواتر ئەو بۆچوونەی کە جەنابەت باست کرد. سەبارەت بە بەرگەی یەکەمی ئەوەیە کە توانم بڵێم بێگومان ئەم بابەتە زۆر هەڵئەگرێەوە قسەکردن لە ڕووی واقعیەوە پێویستە زۆر بە وردی هەڵواستەی لەسەر بکەین، چونکە لە ڕووی چەندایەتی و لە ڕووی جۆرایەتی ئەو ڕێکخراوانە فرەجۆرن. بۆ لە بەرنامەیەکی ئەوە ناتوانین لەسەر یەکە بە یەکەی ئەو ڕێکخراوانە قسە بکەین، چونکە هەندێک لەو ڕێکخراوانە جەماوەرین، هەندێک لەو ڕێکخراوانە با بڵێن NGO'n یا کە دروست بوون یا هەندێکیان پسپۆرن و تایبەتمەندن لە بوارێکی وەکو بۆ نمونە لە بواری تندوتیژیە یا لە بوارێکی سیاسیە کارەکەن. بەڵام بە شێوەیەکی گشتی کاتێک گەینە سەر باسکردن لەسەر ئەم مۆزوعە ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەوەی کە ئەو ڕێکخراوانە لە ڕابردووە یا لە دوێنەیە چی بوون و چۆن کاریان کردەوە و لە ئێستاە گەیشتونەتە چی و لا داهاتووە بەرەو شو ئەڕۆن، چونکە بە بڕوای من هەریەکە لەم قۆناغارن تاواکەری یەکترین و گرێدراوی قۆناغەکان گرێدراوی یەکترین بۆ ئەوی بتوانین تا ئەندازەیەکی واقع بینانە و ویژدانیانە حکم بین لەسەر بۆ نمونە و بۆچوونی کە جەنابەت باست کرد خە بڕگەی دۆم ئایا وایە وانە ئەمە بۆ چوونە. بە بڕوای من لە قۆناغی سەرەتای کارکردنیان لە نەویەکەوە ئەگەر بیکەین بە مەرحەلەیی لەو قۆناغەیە ڕێکخراوەکانی ژنان بەپێی سەختی باری ئابووری بە شێوەیەکی گشتی لە کۆمەلگایە ئەتوانم بڵێم زۆربەی زۆریان ڕێکخراوەکن خزمەتگوزارانە کاریان کردووە و ئەوەندەی خزمەتی بواری خزمەتگوزاری و بواری خێرخوازیان کردووە ئەو ڕۆڵیان بینیوە فریانە کەوتون لەسەر مافەکان قسە بکەن و تەنانەت دەتوان بڵێن بە شێوەیەکی گشتی تاکەکانی کۆمەڵ بەژن و پیاوە ئاشنا نەبوون بە مافە تەقلیدیەکانی خۆشیان لە قۆناغەیە. ئەمە بێگومان ساڵ بە ساڵ قۆناغ بە قۆناغ ئێمە هێنایە سەر قۆناغێکی ناوەڕاست کە ئەتوانم بڵێم ئیتر لێەوە کە کاتێک باری ئابووری خێزانەکان بەرەو باشتر ئەڕۆشن بەهۆی بڕیاری 1986ەوە و لەو قۆناغەیە ئیتر ڕێکخراوەکان کاریان ئەتوانم بڵێم بە شێوەیەکی گشتی کاریان لەسەر ئاشنابوونی مافەکانی ژنان کرد بە خۆیان و بە تاکەکانی کۆمەلگا بۆ ئەوی لە ڕێگەی بەرنامەی هەمەڕەنگەوە لە ڕێگەی پرۆژەی جۆربەجۆرەوە تاکی کۆمەلگە تێبگەێنن کە ئەو مافانەی کە وەکو مرۆڤ هەتە وەکو تاکەتە لە کۆمەلگایە چین و ئەوانەی کە تا ئێستا ئاشنا نەبووی پێی چۆن ئەتوانی ئاشنابێت و مامەڵیان پێوە بکەیت. بڵێ ئەمە بەرگەیەکی بەشی دووهەمی پرسیارەکە کە باسی ئەوەت کرد کە لە بەرژەوەندی حزباشکە لە هەموو کۆمەلگەیەکە ڕێکخراوە هەیە سەر بە حزبێکی دیاری کراوە بۆ واتایی هەموو حزبێکی سیاسی مافی خۆیەتی کە ڕێکخراوێک لە هەر بوارێکا لە بوارانی کە هێتی بوونی هەبێت بۆ نمونە لە وڵاتێکی وەکو سویدا ڕێکخراوەکان تەنها بە ناوی خودی حزبەکانیشەوە هینیان هەڵواسیەوە قەتعیان هەڵواسیوە کە ڕێکخراوی بۆ نمونە ژنانی سەر بە حزبی سۆسیال دموکرات
بۆ مانایە حەزە بێشەکە لە پێکاتە سەرەکیەکانی کۆمەلگا ئەمە ناتوانانی فەرامۆشی بکەیت و لە هەمان کاتیشە ئەمە بەتیوێکی ترە ڕێکخراو حەزە مافی خۆیەتی ڕێکخراوی هەبێ ئەمەش بەتیوە وەکو چۆن ئەوەش ڕاستە ئەگەر ڕێکخراو لە دەروەوەی حیزبە بوونی هەبێ و کاری هەبێ و سەربەخۆیانە پێوێ فشار دروستکە بۆ سەر دەسەڵات بەڵام بۆ مانایی کە حەزب پێشەکە لە پێکاتە سەرکیەکانی کۆمەلگەیە و بوونی ململانی ناو حیزبەکان وەکە براوەترین حەزب پەرلەمان وەرگرێت و دەسەڵات وەرگێت ئەم دەسەڵاتە کێشەکەی لە وجودی ڕێکخراوەکانی ژنان و ئینتیمایان بۆ سیاست ئەوە نیە ئەم ئەندامانی ئەم ڕێکخراوە متەمین بۆ هێزێکی سیاسی بەقەت ئەوەیە کە ئەم ڕێکخراوانە لە پابەتبوونیان بە حیزبەوە سەربەخۆی کارکردن و سەربەخۆی ئەجەندە و فکر لە دەستێن بەقەتەوەی لە خزمەتی ئامانجەکانی بە بڕوای من ڕێکخراوێک ئەگەر سەربەخۆیانە ئیش بکات زۆر ئەتوانێت کاریگەری و تەسیراتی جیاواز و فشاری جیاوازی ئازادانەهی هەبێ بۆ سەر دەسەڵات بۆ گۆڕانکاریەکان بەڵام ئەمەش بۆ مانایانی ئەگەر ڕێکخراوێک سەر بە حیزبێکی دیاریکراو بێن نتوانێت ئەو فشارە ببینێ و بگرات بە ڕای من ئەگەر چەند فاکتەرێک هەیە بگرێتە خۆ چ لە ڕێکخراوەکە کە سەر بە حیزبەکە و چ لە ئەو حیزبە سیاسی کە تەمیلی ئەو ڕێکخراوە ئەکات ئەگەر بوونی هەبێ ئەتوانێت ئەو لە ناوەوەی حیزبەکە و لە دەرەوەی حیزبەکەش گۆڕانکاری جەستری بکەچکۆ ئەو لە ناو واقعەکە لە ناو حیزبەکە ئەگەر بتوانێت ئەمەش ئەکرێتە سەر کۆمەڵێشت تا چەند ئەو حیزبە سیاسیە پاڵپشت و هەماهەنگە لەسەر لەگەڵ ڕێکخراوەکانە و تا چەند باوەڕی بە ئەجەندا و استراتیجی و پلانی هەیە بۆ گۆڕانکاری لە مەسەلەی ژنانە و چۆن بە پێچەوانە و هەڕاستە چۆن ئەو ڕێکخراوانە تاکەکانی ئەو ڕێکخراوەی سەر بە حیزب بن چۆن ئەتوانن بە وشیارانە قەزەی ژن بکەنە ئەولەویەتی خۆیان نە قەزەی حیزب ئەمانە هەمووی فاکتەرن بە بڕوای من کاریگەری هەیە خان تێگەشتی تۆ لەسەر ئەو مەسەلەیەکیە ئەم ڕێکخراوانە ئەتوانین بڵێن ئەوەندەی نوێنەری بەرژەوەندەکانی حیزب بوون ئەوەندە داخۆچکارێکی ڕاستەقینە و بەگەریکارێکی بەهێز نەبوون لە مافەکانی ژنان لە سلام و ئاستەکان و لە قۆناغەکانی کۆمەلگای کوردیە فەرموو بەڵێ من پێم وایە ڕێکخراوەکان لە سەردەمی دروستبوونیانەوە ئەگەر بتوانانی باسی دروستبوونی سەردەمی ڕێکخراو بکەی ئەتوانین لە ساڵی 91ەوە باسی دروستبوونی ڕێکخراو بکەی هەرچەنە لە پەنجاکانی سەدەی ڕابردووشدا ڕێکخراو تاکوتەرا هەبوون بەڵام ڕێکخراوی بەرچاو نەبوون بۆ شێوەیە کە بتوانین قسەی لەسەرکەن بۆ جۆرە لە ساڵی 91ەوە کۆمەڵێک ڕێکخراو دروست بوون ئەم ڕێکخراوانە بە ناوی داکۆکیکردن لە مەسەلەی ژنان و لە مەسەلە مرۆییەکان کە پێک هاتن دروستبوونی ئەم ڕێکخراوانە لەو سەردەمەیە یەکێک بوو لە پێداویستەکانی ژنان بەڕاستی پێویست بوو ڕێکخراوگەلێک دروست ببن بۆ ئەوەی داکۆکی لە ژن بکەن بۆ ئەوەی ئەرک و مافی ژن بەیەکەوە دیاری بکەن بۆ ئەوەی ئەو پەیوەندیە ناهاوسەنگەی کە هەیە لە نێوان ژن و پیاوە لە کۆمەلگای کوردیا ئەو پەیوەندی دروست بێتەوە یان لەسەر بنەمایەکی جەندەری جارێکتر ئەو پەیوەندی ڕێک بخرێتەوە دروستبوونی ئەم ڕێکخراوە لەو سەردەمەیە ئەمە چۆن نەڵێ بەرچاوڕوونیەکی باش بوو بۆ ژنان بە تایبەتی کە ئەوان لە قۆناغێکی شاد دروست بوون کە قۆناغێک بوو ناهاوسەنگێکی سیاسی زۆر جدی هەبوو شەڕی ناوخۆ هەبوو باری ئابووری باش نەبوو و ناوشیارێکی کلتوری و فەرهەنگی و کۆمەڵاتی بە جۆرێک بوو کە بەڕاستی من لەگەڵ ئەوەیە یعنی ئەوان کاریگەریان لەسەر ڕێکخراوەکانیش دانا بە جۆرێ کە ئیشکردن لە ڕێکخراوە قرس بوو بۆ ژنان و ئەم ڕێکخراوانە لە سەرەتای دروستبوونیان و توانیان کۆمەڵێشت بکەن بە حکمی ئەوەی کە قۆناغی ئەو کاتێک کە خەڵک تایە ئەژیاوە ئەو بارە کۆمەڵایەتی و نەریتی و کللتوری ئەو سەردەمی کە هەبووە وەکو پێویستێکیش کە دروست ببوون توانیان کۆمەڵێشت بکەن کە بەڕاستی جێخوان بکەنەوە بۆ ئەو سەردەما بەڵام لە دوای نەوەتویەکەوە ئەگەر ئێستا باسی ئەم قۆناغی ئێستا بکەین هەستەکەین ڕێکخراوەکان لە بازنەیەکە ئەخولێنەوە ینی ئەوەی کە پێویستە ڕێکخراوەکان بیکەن و ئەرکی سەرشانیانە ئێمە هەستی پێ ناکەن یان هەستەکەی زۆر تووشی بنبەست بوون زۆر بە شێوەیەکی ستارەخان ئەم ڕێکخراوانە پابندبوونی سیاسیان بە حیزبەکانەوە هۆکاری ئەمەیان بە پێچەوانەوە ئەم ڕێکخراوانە بایەخ بە ئینتیمای سیاسی نادەن بەقەدەوەی بایەخ بە مەسەلە ڕاستەقینەکانی ژنانەیە خۆی ئەزانی چۆنە ڕێکخراوەکان کە لە سەرتاوە دروست بوون ناتوانین کۆڵیلەوە بکەن کە ئەمانە ڕێکخراوی حیزب بوون وردە ئەم پاشکۆیان بخۆیان دروست کرد بە جۆرێک کە ئیتر بوونە تەواوکەری ئیشی حیزب یاخود بوونە ئەوەی کە ئیتر ئەو سنوورەی کە حیزب بۆیان دیاریەکە نەتوان تێیپەڕێنن خۆی کێشەکە ئەلێرە دەستی پێ کرد ئەگەر نا ڕێکخراوەکان خۆی وەکو لە سەرتاشە باسنگرێکێک بلۆ پێویستانی کە پێویست بوو هەبن و ئەبوو بەهاتنە
ناتە کاراوە چونکە کۆمەڵشت ئەمانەی دروست کرد ئەمە وەکو خاڵی یەکەم بەڵام لە دوای ئەوەی کە ڕێکخراوەکان دروست ئەبن و ناتوانن ئەو سنوورەی کە حیزبیان دیاری ئەکات تێپەڕێنن گرفتەکان لێرە دەستپێکا بێگومان ڕێکخراوەکان بوونە پاشکۆی حیزب یعنی بە جۆرێ ئیتر سنووریان بۆ دیاری کرا بە جۆرێک ئیتر ئەمە بووە هۆی ئەوەی کە ئاستی کار و چالاکیەکانشان ڕۆژ بە ڕۆژ لە دابەزی نابێ من ئەوەی کە ئێستا باسی ئەەکەم ئەڵێم ئێستا لەوە ئەچی ینیتر ڕۆژەکە وها دیارە کە تۆ ئەتوانیم بگەیت ئەو قەنەعاتە بڵی شتێک نییە بە ناوی ڕێکخراوی ژنانە و لەبەرچی لەبەری ڕۆژانە کارەسات و گرفت و ئەو نەهامەتیانی کە بەسەر ژنایەن بە ئاستێکن کە بەڕاستی کارەسات دروستەکەن ڕۆژانە هەڵەکشێن لە ئامارەکان پیشانمان ئێن کە ساڵانە ڕێژەکان بەرزە بنەوە بەڵام لە بەرامبەریا دەنگێک نییە یان داکۆکی کەرێکی سەرسەخت نییە کە ڕێکخراوەکان ژنان لەگەڵ ئەوە شاکە ئێمە ژمارەیەکی زۆر لە ڕێکخراوی ژنانمان هەیە ینی زیاتر لە 40 ڕێکخراوی ژنان هەن کە بە ناوی داکۆکیکردن لە ژنانەوە دروست بوون ئەم ڕێکخراوانە لە سەرەتای دروستبوونیانەوە کەینە ئاراوە ئەبێت ئەجێندا و بەرنامەی خوان بە شێوەیەکدا ڕشت بێ بەڕاستی کەتوان تەحادای ڕۆژەکان بکەن من کنێرخان تو ئەو ئەتوانم لەسەر ئەم بابەتە قسە بکەین من پێم باش نییە پێم باشە مرۆڤ کاتی قسەکە گشتگیرانە لەسەر مەسەلەی قسە نەکات چونکە من لە سەرەتاوە ئاماژەمەکرد ڕێکخراوەکانی ژنان زۆرن ئەو زۆریە وا ئەکات کە تۆ هەڵوەستە بە شێوەیەکی گشتی نەڵی هەموو ڕێکخراوەکانی ژنان بێدەنگن کۆکو مەسروخانە ئەڵێ بێدەنگن لە کاتێکە هەنگاواتە ڕێکخراوەکان ژنان هیچ کاتێ بە بڕوای من لە لەو قۆناغانەی کە زەڕورەت هێناوێتە پێشەوە هەڵوەسی لەسرا بکەن بە شێوەیەکی گشتی هیچ یەکێ لەو ڕێکخراوانە بێدەنگ نەبوون لەسەر ئەو هەنگاوانی کە پێویستە بیگرنە بەر ئەگەر بڵین لە ئاستی پێویستان نەبوون ئەمەیان جیاوازە بەڵام بێدەنگ نەبوون لە هیچ قۆناغێکە و باسی خاڵێکی کرد کە حیزب سنووریان بۆ دانا و ئەوان سنووردار ئەبن لەوەی کە ئەوان چوارچێوەکەیان دانا و ئیتر ئەبێ ئەوان بە قسەی ئەوان بکەن من پێم وانییە بەو شێوەیە بێ بە شێوەیەکی گشتی بۆ نمونە ئەگەر من بەس باسی ئەو ڕێکخراوە بکەم کە کاری تیاکەم هەموو ئەو هەڵوەستانی کە پێویست بووە لەسەر مەسەلە یاساییەکان خۆی ڕێکخراو با بڵێن بە شێوەیەکی گشتی ئیشی چییە فشار خستنە سەر دەسەڵاتە و بڵاوکردنەوەی هۆشمەندیە تەوەعیە ئیشکردن لەسەر تەوەعیە بۆ ناو کۆمەڵگە هیچ لەکێ لەو ڕێکخراوانەی ژنان بێدەنگ و بێهەڵوێز نەبوون لە بەرامبەر تەوەعیەکردن بە ڕێگەی جۆرا و جۆری بەرنامەی کە خۆیان هەرێکە بە پلانی پلان و بەرنامەی خۆی هەبووە بێ پلانیش نەبوون وەکو جەنابی ئەڵێ هەمووی ئەجەندای خۆی هەبووە هەموو ڕێکخراوەکان پلانی خۆیان هەبووە بەڵام ئایا ئەو پلانە تاچەند لە خزمەتی ئەم قۆناغی ئێستایە و ئەو ئەجەندایی کە هەیەە تاچەند لە خزمەتی ئێستایە و تاچەند پێچیانەوە هەیە منیش ئەڵێم هەموو ڕێکخراوەکانی ژنان لێرە پێویستی پیاچوونەوە لە ڕووی هەیکەلەی خۆیەوە پێویستی بە پیاچوونەوە هەیە بەڵام ئەوە بۆ مانایە نیە ئەو ڕێکخراوانی ژنان بێ پلان بوون یا بێ بەرنامە بوون یا بێ ئەجەندا بوون لە بواری ئیشکردنی خۆیانە چونکە هەموو قۆناغێک ئیشکردنی جیاواز ئەخوازێ بەپێی قۆناغەکان بە یارمەتی ئەگەرم قسەیە تاوەکەم بەپێی قۆناغەکان و ضرورەتی قۆناغەکان ئیشکردنەکان جیاوازی بەخۆیەوە ئەبینێ لە قۆناغێکە قسەکردن لەسەر فرەژنی لەسەر گەورە بە بچووک لەسەر ژن بەژن ئەمانە زۆر بوون بەڵام ئێستا بۆ کەمترین قسەی لەسەر ئەکرێ ئەمە گۆڕانکاریە کە هۆشمەندی بڵاوکردنەوەی هۆشمەندی بەنامە جۆر بە جۆر و پرۆژە جۆر بە جۆرەکانی ڕێکخراوەکانی ژنان بە پلەی یەکەم وای کرد کە ئەمانە ئێستا باسکردنی نەبێ و باسکردن بێتە سەر وشەی جێندەر باسکردن بێتە سەر ئەوەی کە مافەکان لەگەڵ گۆڕانکاری و تەتەوراتەکانە بگونجێ نمونەی ئەوەی کە ڕێکخراو هەیە ئەگەر تەمویلی حزبی ژوەر بگرێ بەڵام ملکەج نەبووە بەوەی کە لە چوارچێوەی حزبەکە نێتە دەرەوە ئەمە چونکە ئەتوانم بڵێم بە نمونە بهێنمەوە بۆ نمونە من لە ڕێکخراوی یەکێتی ژنانە ئیشەکەم باشە ڕێکخراوی یەکێتی ژنان ڕاستە تەمویل لە شوێنێکی دیاریکراوە وەرەگرێت حزبێکی دیاریکراوە وەرەگرێت بەڵام هیچ کاتێ بابەت نەبووە بۆ بەرنامەی کە هیچ کاتێ ئەو نەبەرنامەی بۆ داناوە یەکێتی ژنان پابەند بووە بەوەی کە ئەو چی ئەوێ بیکەن نمونەی زەقیشەیە بۆ ئەوە لە کاتی دەستوری عێراق دەنگیان لە دەستوری عێراق یەکێتی ژنان لە ڕێگەی کەناڵی ڕاگەاندنی خۆیەوە کە ڕۆژنامەی هەبوو یەکێ بۆ لە ڕخنەگرەکان لەسەر ئەو مەسەلەیە باش ئەگەر لە کاتێکە ئەو حزبە سیاسی کە ئەڵێن بۆ شێوەیە کە ئەو یەکێ بوولەوەی باوەڕی بۆ نەبوو باوەڕی بۆ بوو کە لەسەر دەستوری عێراقی ئەبێ بانگەشە بکرێ بەڵام لەبەر ئەوەی بۆ یەکێتی ژنان لێرا و هەڵوەستەی هەبوو ئەمە پرسیارێکە مۆزوعیە بەڕاستی ئەمە تاوەکەم ببوورە ئەمە ڕەبتی بەوە هەیە کاکەمێت لەبەر ئەوە بێدەنگ نەبوو یا ڕەخنەگەر بوو لەبەرەوەی لەسەر مافەکانی ژنانی تیا بەرجەستە نەبوو بۆ قسەی لەسەر کرد سەرخان کەواتە تۆ چۆن پێمانەڵێ کە ئەمانە پاشکوی حیزبین و بەهۆی پاشکۆ بوونیانەوە
ئاستی کار و چارەکەیان دابەزیوە ئەزین چی چۆنە؟ لەسەرەوە لە کاتێک ئەو نمونەی دەستوری عێراقیانەوە کە حیزبەکەی بۆ نمونەیەکێتی نیشتیمانی کوردستان تەئیید دێم دەستوریەکەت بەڵامی چێریژدان وتی نەخێر بۆم کاتی خۆی پێوانی ئاشتی نمونێکی تری واقعەیە کە ئەزین چۆن من لەسەرەوە باسی ئەوم کرد کە ئەم ڕێکخراوانە لەگەڵ ضرورەتیدا پێویست و دروستبوونیانە لە سەرەتاوە کۆمەڵێک ئیشیان کرد کە جێگەی سەرنجی ژنانیش بوو یعنی سەر ڕای هەموو ئەو ڕەوشانەی کە هەبوون لە هەرێمی کوردستانە بەڵام توانیان تا ڕادێکی زۆر کۆمەڵی ئیش بکەن بەڕاستی ئەمە ناتوان خۆ من گۆڵی لەو مەسەلە ناکەم من لە سەرتاشەوە باسی ئەوم کرد بەڵام ڕێکخراوەکان من لە سەرتاشەوە وتم وەکو پێویست ئیش و کاریان چالاکیان نیە ئێستا کە بە حکمی ئەوەی کە کدرخان خۆشی ئاماژەی پێکرد قۆناغەکان ئەگۆڕن بە تۆ پێویستە لەگەڵ گۆڕانکاری هەر قۆناغێکە هەر سەردەمێکە بەرنامەی تازەت هەبێ پرۆژەی تازەت هەبێ نمونە ئێستا لە دەستوری هەرێمی ڕژنووسی دەستوری هەرێمی کوردستانە مادەی 6 هەیە کە باز لەوە ئەکات کە ئاین سەرچاوی سەرەکی ناسنامەی سەرەکی ئاسادانان بێ لە هەرێمی کوردستانە و لەسەر ئەمە کە کۆمەڵی گرفت دروستەکە هەروەکو چۆن لە دەستوری عێراق ئەو گرفتەی دروست کردووە لە هەفتەی ڕابردووە وەزیری ژنانی کاروباری ژنانی عێراق بڕیارێکی مانگی دێسەمبەری خستەوە کار کە پێویستە ئەم بڕیارە ئیشی پێ بکرێ و لەوەیە ژنانی حکومی کە لە کارمەندی حکومین سنوورداریان ئەکا لە پۆشینە جلوبەرگ و ئەم شتانەیە لە دەستوری هەرێمیشە ئەم ئەگەرە جارێکتر ئەگەری دووبارەبوونەوەی هەیە ئەم مەترسیمان لە بەردەمایە ئامارەکان پێمان ئەڵێن ڕێکخراوەکان لە ئێستاە کار و چالاکیەکان لە ئاستێکانی وەکو پێویست نین من لەسەر تا شەوتم وەکو پێویست نین ڕێکخراوەکان لەگەڵ قۆناغی ئامەرمان هەیە لە وڵاتی ئێمە ئامارەکانی ئەوەی کە لە ڕۆژانە ئەمانی توندوتیژی جیاوازە وەک لەوەی کە واقعەکەت پیشانیان لە ڕووی توندوتیژی وەرش ئاستێکە وەک لەوەی ئەمانێک هەبێ مەرجعیت بێ بڵێ ڕێکخراوەکانی ژنان لە ئێستاە ڕێکخراوەکان گرفتیان چۆنە کنەرخان تەماشا ڕێکخراوەکان ئێمە کە ئەڵین پاشکۆن لەوە ئەچ ڕێکخراوەکەی تۆ بۆ جۆرەش نەبێ بەڵام ڕێکخراوەکان بە شێوەیەکی گشتی ئەگەر ینی ئەگەر لەوە چێهی ئەم بە شێوەیەکی تر تا ئاستێک هەنگاوی هاویشت بێ بەڵام ڕێکخراوەکان بە گشتی ئێمە کە قسەی لەسەر ئەکەین ئەو تابلۆیان یاوە بەدەستەوە بەڕاستی کە ناتوانن واقعیە لەبەر ئەوەی کە مەسن ئێستا نمونە ئێمە لە شارەکانە باز لە مەسەلەی ژنان ئەکەین تۆ لە شارەکانە ڕێکخراوەکان باسی چالاکی خوانەکەن ئەی لە قەزا و ناحەکانە تا چەند هەنگاو هاویشتراوە ئەی مەسەلە نمونە ئێستا ئەو کوشتنی مامۆستاکەی ڕانیە هەیە ئێستا ئەم کەیسی ئەم ژنە بەنیازن لە دیوەخانە چارەسەری بکەن و نەبرێتە دادگا ڕێکخراوی ئەبێت تەنیا ڕێکخراوێکە لەوێ کە هاوار و دادێتی کەمپینێکیان دروست کردووە بەڕاستی ڕێکخراوەکان ناچن بەهانیانەوە یعنی من نامەوێت بەڕاستی بە شێوەیە قسە بکەم کە بڵێم ئێمە و ئەمە تەبەن هەمومان کە قسە لەسەر ڕێکخراوی ژنان ئەەکەین مەبەستمانە و پێویستمانە کە بەڕاستی لە ئاستی پێویستابن تۆ ئازادی لەوەی بۆ جۆری کەڕوانینە چۆنە بەڵام ئەوەیە کاتێ مرۆڤ دەربڕی ڕێەکە بێ نزیک بێ لە واقعی ئیشکردنیەوە من چۆن نمونەم لایەوە ڕێکخراوەکەی خۆم کە کاری تیا ئەەکەم نمونەی زیندوت پێ ئەڵێم کە ئەمە هەڵوەستەیە بووە کە لە کاتێک ئەمانوانمانە بەرەژەوەندی قزەی ژنمان لە بەرچاو گرتووە نەک فشارێکی حزبی ئەگەر هەبوو بێتیش ئێمە ڕەچاومان کرد بێ ئەشێت ڕێکخراوی تریش بەم شێوەیە هەبێ بۆیە کە کاتێم من دڵنیام هەیشە بۆ شێوەیە کە ئیش ئەەکەن بۆیە گرنگە ئێمە کە لەسەر کەناڵێکی ئاوا قسە ئەەکەین بە گشتی و گشتگیرانە قسە لەسەر مەسەلەکان نەکەین چکە بمانەوە نەمانەوە ڕێکخراوەکانی ژنان بەپی قۆناغەکان کاریگەری و ڕۆڵی گرنگیان بینیەوە بۆ بە ئاراستەکردنی تەنانەت نەک ژنان بەڵکو کۆمەلگە و گۆڕانکاری ئەتوانی قسەکە تاوکە بەس من ئەم پرسیارەت لێکەم زۆر جار بەراوردی ئەزمموی کاری ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستان لەوانش ڕێکخراوەکانی ژنان دەکرێت بە نمونەی ئەو ڕێکخراوانەی کە لە وڵاتانی سوید و وڵاتانی دیکە هەیە کە سەر بە حیزبن و بەرەزیشن ئەو نمونە تێنایەوە بەڵام پرسیارەکە ئەمەیە ئەزمموی حیزبی کوردی لە مامەڵەکردن لەگەڵ ڕێکخراوەکانی دیکەیە ئەزممونێک بۆ بە شێوەیەک لە شێوەکان پابندی ئەجەندای سیاسی ئەم حیزبە بۆ کاتێک ئەم حیزبە پێویست بەوە بە رەخنین لە دەسەڵات بگیرێ ئەگیرێ پێویستی بێ رەخنەی لێ نەگیرێ رەخلێ نەگیرێ لە هەمووشی خراپتر بودجەی ئەم حیزبە ئەم ڕێکخراوە بەدەست حیزبە و کاتێک کە بودجەی کەم کردەوە ئەجەندای چارەچەکەت کەم بێتەوە کارت کەم بێتەوە بە پێچەوانەوە ئەتوانێت تەسەڕوف بە جۆری ئیشکردنەوە بکە ئەمە کێشە ئەمە ئەو جەوهرە دروست دەکات کە ئەم ڕێکخراوانە ئاخاتە ژێر پرسیارەوە سەبارەت بە جدیەتی ئیشکردنیان بۆ مەسەلەی ژنان بێگومان ئەزمموی کارکردنی تۆ خۆت کە کاتێ هەڵەسەنگێنیە بێ خۆت بەراورد بکەی بە باشترین بزانی لەکوێی ئاستی ڕێکخراوەوە دەوڵەتەکانای نەک خۆت بەراوردکەی بە خراپترینی کە یەکێک بێت لە هەریەکە لە دەوڵەتە عەرەبیەکان یا لە دۆلی شەڕکە بە شێوەیەکی گشتی
نزیکن لە یەکەوە بۆیە ئەو ئاساییە کە کاتێکگە ڕێکخراوی سەر بە حیزبێکی دیاریکرا و کار بکات لە وڵاتێکی وەکو سویدا جێی شانازیەتی بۆ نمونە کاڵێ من سەر بە حیزبم و ئەو ڕێکخراوەش بەڵام شێوازی چ ئاستی هۆشمەندی تاکەکانی کۆمەڵگە چ گەشەکردنی کایە سیاسی و کۆمەڵایەتی و ئابۆریەکان بە شێوەیەکی گشتی ئەمانە هەمووی ڕۆڵ ئەبینن لەناو ئەو کۆمەڵگەیە ئەقڵیەتی حکومڕانی لەناو حیزبە سیاسەکەیە تا چەند ئەجندایەکی ئەلمانی یا ئەجندایەکی جیاواز هەڵەگرێ ئەمانە هەمووی ئەتوانم بڵێم بە شێوەیەک لە شێوەکان لە کۆمەڵی ئێمە لە ئاستێکان قسە لەسەرکردنی زۆر ئەوێ و گۆڕانکاریشی ئەوێ بۆ نمونە لای ئێمە حزبێک هەیە بانگەشە بۆ ئەلمانیەتەکە کە کاتێ بانگەشە بۆ ئەلمانیەتەکە بە بڕوای من هەڵگری دروشمێکی جوانە لە ڕووی نەزاریەوە لە ڕووی تیۆریەوە بەڵام چەند توانیوێتی لە ئەجندای کارکردنی خۆیە ئەوە تەطبیق بکە و بوێرانە بوێ کە داکۆکی لەسەر بکە بەڕاستی ئەمە لێرە هەڵوەستەی لەسەر ئەکرێت کە زۆر کەم تەرخەمە لەو ڕوەوە کە بەرامبەر هەر حزبێکی تر نەیتوانیەوە داکۆکی لەسەر ئەو مەسلێ بکە ئەمەش پاشەکشە بە قەزیەکان ئەکە لە هەموو بارەکانانە لەسەر قەزیەژنە بەڵام بەرزبەت ڕێکخراوەوە کە کات بێگومان ڕێکخراو بە پێی زەڕورەتی قۆناغەکان وەکو ئاماژەم پێکرد پێویستی بە گۆڕانکاری و پیاچوونەوە بە هەیکەلی خۆیان کە ئێستا ئەتوانم بڵێم ئەو ڕێکخراوانە کاتی ئەوە هاتۆ بە هەیکەلی خۆی لە ڕووی ئەو هەیکەلی هەیەی لەق و کۆمیتە و ئەم بارەگایانی کە بەم شێوەیە تەمیل ئەکرێن بەم شێوەیە کە پارەیەتە ناو ڕێکخراوەکانەوە ئەمان هەمووی پیاچوونەوەی خۆی هەیە لە ئێستش هەنگاو بۆ ئەو ئەندێک کە ئەم ڕێکخراوانە چۆن خۆ بەخشوانە چۆن بەخشە بەڵێ ئەو پیاچوونەوەی ناوی ئەم ڕێکخراوانە پێویستە سەر بەخۆ بن حیزب و بتەوێ نەتەوێ ئەم جۆرەی مۆدێلەکە بوونی هەیە لەگەڵ کۆمەڵگە مرۆیەکانە و لە هەموو قۆناغێکە حەزب هەوڵی ئەوە ئەیا کە لە ڕێگەی ڕێکخراوی جۆر بە جۆری ژنان و لاوان و نازام هەموو گایەکانی ترەوە بتوانێت بەرنامە و پرۆژی خزمەتگوزاری خۆی پێشکەش بکە وەکو مافێکی خۆی بەڵام لە دەرەوەی ئەوەی شاڕێکخراو بە چەندین مۆدێل دروست ئەبێ کە ئازادانە بێ و داکۆکی لە خۆی بکە و تەمیلی سەربەخۆ بۆ خۆی بێنێ ئەمە شتێکی زۆر باشە و گرنگە و پێویستە هەنگاوی جددی بۆ بنرێ کە من گەشتبینم بەوەی هەنگاوی جددی بۆ ئەو مەسەلەیان چونکە زەڕورەتی قۆناغەکان و گەشەکردنەکان و پێداویستیەکان و ئەخوازەیە کە ئەم مۆدێلە ڕوو لە زیادبوون بکەوە پێویستە ڕوو لە زیادبوون باشە ستارەخان ئەگەر وا بێت نمونەی بۆ نمونە وڵاتێکی پێشکەوتوی وەکو سوید بێنینەوە کە ئەم ڕێکخراوە حیزبەکان ڕێکخراوی ژنانی تایبەت بە خوانیە بۆ نمونە ڕێکخراوی ژنانی حیزبی سۆشیالیست دیموکرات لە سویددا یا نمونەی دیکەی لەم شوێکەوەتە ئیشکالی ڕێکخراوی ژنان لە پابەندبوون بە حیزبەوە لە چیایە؟ ئیشکال ئەوەیە ئەزانی چۆنە ئێمە مۆدێلێکمان لە سیستەمی حکومڕانی هەیە لە وڵاتان مۆدێلێک کە بەڕاستی هەموو سەرچاوی ئابووری و سەرچاوەیەکی مرۆیی هەموو لە دەستی ئەوانە بەڕاستی ناشەفافەتێکی جددی هەیە هەتا ئەم ئێستاکەش بیرڕای ئازاد بە شێوەیەک پێشلکاری بەرامبەر ئەکرێت کە لە هیچ شوێنێک نمونەی نییە و ئەم ڕێکخراوانە ئەم مۆدلە لە حزبی سیاسی کۆمەڵی سێبەری دروست کردو یعنی ڕێکخراوەکان ئێمە لەگەڵ ڕێی کنێرخانام یعنی بە حزب ڕێکخراوی خۆی هەبێ ئاساییە بەڵام ئەو ڕێکخراوە خۆی تا چەند ئەتوانێت هەنگاو بنێ خۆی تا چەند ئەتوانێت بیر بکاتەوە یعنی قسەکان بەڕاستی بەداخۆ من هەستەکەم لە ئاستی دروشمایە ئێمە خۆمان ناتوانین بەراوردکەن بە ڕێکخراوێکی ژنانی کە لە سوید هەیە لە وڵاتێکی تری ئەسکەندناڤی هەیە بەڵام لە هەرێمی کوردستان ڕۆژانە یعنی ژن ئەکوژدێ ڕۆژانە ژن تون و توژی بەرامبەر ئەکرێ ژنی هەڕەشە لەکراو هەیە بەڕاستی تا ئێستا شوێنێک نییە تیا بحەوێتەوە هانای بۆ بەرێ یعنی ئەم مەسەلانە ئاساییە با حیزب ڕێکخراوی هەبێ بەڵام نەبنە سێبەرێک لە سێبەری حیزب لە کاتێکا حیزبەکە خۆشی حیزبێک بێ پارچەیەک بێ تابلۆیەک بێ لە ناشەفافێت و لە پێشێلکردنی مافی مرۆڤ و مافی مرۆیی حیزب ڕێکخراوی بۆ ئەوەیە تەنێ بۆ ئەوەی وەکو دروشمە بەکاری بێنێ بڵێ ئەو تا منش کۆمەڵی ڕێکخراوم هەیە ڕێکخراوی ژنانیشم هەیە ئەو تا بۆ قسەی خۆی بباتە پێشان بە شێوەی خۆی شێوەیە پیشان باکە ئەمی جۆرێکە لەو حیزبە پێشکەوتوانێک کە لە دنیا هەیە کەواتە تۆ پێت وایە زیادبوونی ڕێژەی توندوتیژی لە هەرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان پەیوەندی بە ناکارایی ناچالاکی ڕێکخراوەکانی ژنان و پەیوەستبوونیان بە ئەجەندای سیاسیەوە هەیە ئێمە پێمان خۆش نییە ڕێکخراومان هەبێ ڕێکخراوێکی ناچالاک بێ یعنی بۆ من وەکو کەسێک پێم خۆش نییە کۆمەڵی ڕێکخراو لە وڵاتەکەمان هەبێ ئەم ڕێکخراوانە لە چالاکیە لاواز بن من تەیدی ئەو ئەکەم کە ڕێکخراوەکان ڕاستە ئیشیان کردووە و ئێستش لە هەوڵان لەوە ئەچی ئەم ڕێکخراوانە بەڕاستی کۆمەڵی پرۆژە و بەرنامەشیان هەبێ کە بیانەوە ئیش بکەن بەڵام هەنێک ڕێگری لە بەردەمانە هەبێ حەزب ڕێگریان لە بەردەمان بکە یان مەسەلەن کەسێکی تر هەبێ ڕێگریان لە بەردەمان بکە یان وەکو وتم لە مەسەلەی تەمیلکردن زۆر هاوکاریان نەکرێ بەڵام ئەم ڕێکخراوانە لە ئێستایە نەیانتوانیوە بەڕاستی ئەو سنوورەتی پەڕن کە حیزب بۆی کێشان
پێشان و هەروەها ڕێکخراوەکان ئەزانین چۆنە شێوەیەکیان دروست کردو کە ئێستا ئاستی کۆمەلگا تێناپەڕێنن یعنی ئەو ئاستی کە نمونە ئێمە کۆمەلگایەکمان هەیە بەڕاستی لە ڕووی هۆشمەندیەوە لە ڕووی وشیاریەوە لە ڕووی پەروەردەکردن و پێگەیاندنەوە پێویستی بە کارکردن لەسەر هەیە پێویستی بەوە هەیە مەسەن تۆ ڕۆژانە پیا و یعنی تۆ ڕێکخراوی ژنان دروست ئەبێ مەسلەی ڕێکخراوی ژنان تەنیا خۆی سنووربەن نەکات لەوەی کە مەسەن ئەم ئیش بۆ ژنان ئەکا لەگەڵ ئەوەشە ئەبێ کاری وشارکردنەوە پێگەیاندنی پیاویشی هەبێ بەڕاستی یعنی تۆ کە تەحەدا ئەکەی ڕێکخراوێکی ژنانی تو بە ناوی داکۆکیکردن لە مەسلەی ژنان و مەسلە مرۆیەکانێتە ئاراوە کەواتە ئەبێ کار بۆ ئەوەشکەی کە بەڕاستی لەم کۆمەلگایە لایەنی سەرەکی کە ڕێگرەکانی دروست کردو بۆ ژن پیاوە کەواتە پیاویش پێویستی بەوە هەیە کە کاری لەسەر بکرێ لە مەسلەی وشارکردن لە مەسلەی پێگەیاندنە من پێم وایە ڕێکخراوەکان یعنی لە ئەمڕۆیە ئەوەی کەنیان بینین ئێمە ڕخنیان لێ ئەگرین مەسلە ئەوە نیە کە ئێمە خۆشحاڵین بۆ ڕۆژە ئێمە پێمان خۆشە ڕێکخراوەکان لە ئاستی ڕێکخراوەکانی وڵاتانی ئەوروپیا بن بەڵام چالاکیەکانیان کە سستن ئێمەش ئەمانەوێ بۆمان ڕوون بێتەوە لەم ولا خۆیان دروست زۆر سپاس کین خان پرسیارەکە ئەتوانی ملاحەزات لەسەر قسەی ئەو بڵێ بەڵام من پرسیارەکەم ئەمەیە کە یەکێک لەو ڕخنانی کە لە ڕێکخراوەکانی ژنان و بزوتنەوەی ژنان ئەیگیرێت لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ئەوەیە کە ئەم بزوتنەوەانە ئەم ڕێکخراوانە کە داخۆشیکەر و زمان حاڵی برژۆندەکانی ژنانن سەنگەرێکی ڕاستەقینە نین بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆمەڵێ بەهای کەلتوری و نەریتی کە لە کۆمەلگای کوردیا هەیە و ناتەبایە لەگەڵ برژەوەندەکانی ژنانە و بە پێچەوانەوە لەژێر فشاری فەزای گشتی کۆمەلگا و لەژێر فشاری فەزای گشتی نەریتە خەریکی خۆسەزدان و مجاملەکردنی کولتور و نەریت و کۆمەڵێ شتی دیکە نەک ڕخنەگرێکی ڕاستەقینە بن لەو بەهایانە بر لەوەی وەڵامی پرسیارەکەم بێتەوە ناوبڕێکمان هەیە و دوای ناوبڕەکە پرۆگرامەکەمان بەرداوام بێ بینەرانی بەڕێز خۆشەویستانم لەگەڵمان بن بۆ بینینی پرۆگرامەکە بەڵام دوای ئەم ناوبڕە بینەرمان بن.